هێزەکانی عێراقی بە پاڵپشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمڕۆ یەکشەممە هەوڵی زیاتری چوونە نێو ڕۆژ ئاوای شاری مووسڵ دەدەن، ئەمەش بۆ گرتنەوەی ئەو شوێنانی هێشتا لە ژێر کۆنتترۆلی میلیتانانی دەوڵەتی ئیسلامیدا ماون. هاوکاتی گوێبیستی زنجیرەیەک تەقینەوە لە شاری مووسڵ دووکەڵێکی چڕ لە ئاسماندا بەدی دەکرا لە 19 مانگی دووە و دەستپێکی گوشاری هێزەکانی حکوومەتی عێراقی بەرەو خۆرئاوای شارەکە و بە پاڵپشتی ئەمریکا و کۆماندۆزی عێراقی ئەم هێزانە ڕوبەڕووی بەرگریەکی سەختی میلیتانانی دەوڵەتی ئیسلامی بوونەتەوە و ئەو هێزە تونندڕەوە هەوڵ دەدات خۆیان ڕاگرن لە دوایین ناوچەی گرنگی ئەو شارە وێران بووە بە جەنگ لە عێراق. هێزەکانی هاوپەیمان بەڕابەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە فەرمی بڵاو کراونەتەوە و ڕاهێنەران و ڕاوێژکارانیان هاوکاری هێزەکانی عێراقیان کردووە لە هێرشەکەیان بۆ سەر مووسڵ. هێزەکانی عێراقی بەشی ڕۆژهەڵاتی شاری مووسڵیان لە سەرەتای ئەم ساڵدا کۆنتترۆل کرد دوای ئەو هێرشەی کە لە 17 مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردوودا دەستیان پێکرد. لێوا مەعانە سەعدی بە ئاژانسی هەواڵەکانی فەڕەنسی گوت تر لە یەک لە سەرسەی بەشی ڕۆژ ئاوای شاری مووسڵ وان لەژێر کۆنتترۆلی هێزەکانی عێراقیدا.